هەموو کتێبە زانستیەکان دەڵێت ئاگات لە گەشت بێت. گەشت یعنی چی؟ تراڤڵ، یعنی شوێن گۆڕین. باشترین خزمەت بۆ مناڵ شوێن گۆڕینە. با بە زمانێکی تر بڵێن مناڵێک خەڵکی کارێزە وشکە لە بینی مەکتەبەکە و ماڵیان هەمووی 2 کۆڵان هەیە. ئەگەر ئەم 4 مانگەی هاوین هەنێ شوێنی تر نەبینێت چاوی ناکرێتەوە، مێشکی ناکرێتەوە، چێژ وەرناگرێ. با لە ماڵەوە هەرچی گۆشت و پڵاو هەیە بۆی داوێنی، با لە ماڵەوە هەرچی لەعابە هەیە بۆی بکڕی. بەس ئەم مناڵە مێشکی جەنجاڵ بووە و بێتاقەت بووە لەم 2-3 کۆڵانە. بۆیە گەشتی پێ بکە بۆ لادیەکەی خۆتان، بۆ شارەکەی خۆتان. شەرت نییە گەشت ئیلای سەر بەڕێزێگەڵە تۆسەی لەم ڕێبات لە منە لە تێری قساگا من پارەی فیزەم لەکوێ بوو. کاکە بیبە بۆ لادیەکەی قەرەداختان، بیبە بۆ سەنگاو، بیبە بۆ تەوێڵە و بیارە، بیبە بۆ پارچێک، بیبە بۆ باخێک، بابە بیبە بۆ قەبرستان و بۆ نمونە فاتیحایەک لەگەڵ خۆتا بدا بۆ لەسەر ڕوحیانەتی دایە و باوە، بیبە بۆ عەلوەکە، بیبە بۆ مەیدانی حەیوانەکە. ئوستاز تۆ لە بیرتانە ئێمە باوکمان ئەمانی برد بۆ حەیوانەکانی من نەگەشتمە شەشی ابتیدایی هەموو حەیوانەکانم جیا کردەوە. ئێستا ئافرەتێ پێم وتەوە چیوتێتی وابزانم مەڕە، یعنی بەرخ و مەڕ و کار و بزن و هەمووی لە یەک جیا ناکاتەوە. گوێرەکەی بیرودێتی و مانگای بچووکە، مانگای بچووک یعنی نازانێت گوێرەکە چێ وشەی گوێرەکە نێبیستووە بەسەڵێ مانگای بچووکە. بۆ لە بەرۆی کە شوێنگۆڕکەیەک نەبووە لە کچەکەیان لە کوڕەکەی کاتە خاڵی یەکەم گەشت زۆر گرنگ و موهیمە. وەکو بۆیە باسم کرد لە قەبرستانەوە بیگرێ هەر چێژی خۆی هەیە و سوودی لێ وەرەگرێ. هەتا بەڕێزێک ڕۆژێک ئەیبا دەڵێ دکتۆر لە سلێمانیم ڕۆژە مناڵەکەمە من بۆ عەلوەکە بیبە بزانە عەلوە چییە، بزانە جوملە فرۆش چییە، بۆی ڕەزالەت و نەهامەتی ببینێ، بۆی بزانێ عەلوەکە و خەڵکە چۆن پارە پەیدا دەکات، چۆن پیکابێک بۆ نمونە سڵقەیەنێت هەموو پیکابەکە بای 50,000 دینارە 60,000 دینارە کە ڕەنگە ڕەنجی 3 مانگ 4 مانگی بێ. بیبینێت لەوێ بزانێت چۆن خەڵک بە جوملەشتە کرێ و دوایی بە کیلۆ ئیفرۆشێ و تەرتیبات و بۆنە. نەخێر ڕۆژێک بە ڕێزێک دایکێک ئەڵێ کاکتۆ وەڵا ڕۆژە من لەگەڵ کچەکەی خۆما بردم بۆ قەسابخانە بۆنە بێ بۆ قەسابخانەی گشتی کوشتارگەی گشتی ئەوەی کە حیوانەکان و ڕوخسەت وەرگرێ وەڵای 2 مناڵم هێناوە کاکتۆر گیان حەزەکەم قەیچێکە دەستکێش و تەرتیباتە بەسینها 20 دقە نیم سەعات بەس ببینێت چۆنە و چۆنێ بووی بزانێ ئەم دوکانی قەسابانە خواردنانە چۆن دێ بۆی لێوە دکتۆری بەیتەری بناسێ بۆی لێوە بزانێ کار و کاسبی و تەرتیباتێک کە دوای باسی دەکەم کاتە خاڵی یەکەم کە زۆر گرنگە و بەڵام خۆ ئەگەر ئایلەیەکش سەیرمانەکەن پاریان هەبوو حەز توانی عەمرەی پێ بکا فەنیعمە. خۆ ئەگەر ئایلە و خانەوادەیە کە سەیری بەرنامەکەمانەکەن لە ڕووی داراییەوە باش بوو بەڕوەڵا بە پیاوەکە ئەڵێم بەس سیارە بگۆڕە تیت کرد لە بندەرکەن هەروە دەیگۆڕیت و 30 وەرەقانەی تەبانی هەروە مۆدیلەکەی دەگۆڕی 40 وەرەقە لە جیاتیەوە گەشتێکی تورکیای پێ بکە گەشتێکی ئێرانی پێ بکە گەشتێکی جنوبی عێراقی پێ بکە گەشتێکی نەجەف و کەربەلای پێ بکە گەشتێکی کەرکووکی پێ بکە با بە خەڵکێ لە شاری سلێمانێ کچە سوێنی خواردووی دکتۆر 23 ساڵ تەمەنم نییە وتمە بەڵێ تا ئێستا گەلی عەلیبەگ و بێخاڵم نەبینیوە. ئێ بە شەرتێ لە سلێمانی بۆ گەلی عەلیبەگ و بێیتەوە تەسەوور ناکەم بای 50,000 بەنزینی بێ ئوستاز هەر ئەوە نێوێ نیمە ڕۆژ بە ژنەکەت بڵێ کوبە و شفتەکە بکە ناو مەنجەڵێکەوە ئەڕۆین لە گەلی و عەلیبەگ و بێخاڵی خۆین تا 12 شەو سیارەکەشی خۆمانە دێنەوە بڕواتان بێ ڕەنگە بە 40,000 بەنزینی بۆ نمونە مەسەن نۆرمەڵ بێت کە ڕەنگە زۆر جار لە ماڵ و 40-50,000 لە باخەکەی خۆی لە سیتەک سەرفی کرد بێ کەواتە گەشتکردن ینی بەڕاستی من زۆر جار خەفەتە خۆم لە هەندێک گەنج لە خۆشمان کەمە مناڵی ینی عەرەبێکی جنوب خەڵکی ناسرێ و ئەمارەیە هەرچی شوێنە گەشتیارەکانی کوردستانە بزانێت لە زاخۆ لە ئامێدی لە بێخاڵ لە جوندیان لە گەلی عەلیبەگ لە تەوێڵە لە بیارە لە دەربەنیخان لە دوکان باس دانیشتمە لەگەڵیت ئەو دۆکان لە من باشترە زانێ سەرەکەم لەگەڵ مناقەشە مناڵ چی دوکانی ئەم دیخۆش نییە دوکانی ئەو دیخۆشەوەتم غەزەب لە من باشترە زانی خۆ من 30 ساڵە 40 ساڵە لە سلێمانی بەقەت من نەمزانێت کەواتە ئەمە بریتێ لە گەشتکردن ئەمەیە کە من و تۆ جاری وایە گاڵتە بە عەقڵی دەکەین تۆ وەرە لە بەسڕەوە بێ بۆ ئێرە نە کابرا عاقڵە کابرا لە بەسڕەوە دێ بۆ ئێرە 14 ساعات 13 ساعات لە ناو پاسایە بەڵام ئەزانێ مناڵەکانی چێژ وەرەگرن مناڵەکانی من خەڵکم بینیوە من بۆ خۆم ماوەیەک لە سوودانە بخۆین ڕەنگە بینەرەکانشم هەنێک بمناسن یعنی خەڵکی ئەوروپیم بینیوە هاتووە بۆ سوودان ئێوە من و تۆ بینەڵین تشێتە هەبە جدیڵین عەقڵی تەواو نییە یعنی تۆ لە ئەوروپا بۆچی دێ بۆ سوودان مشک و بریشک و دەشتیە بەس شوێنگۆڕینە
خەڵکم بینیوە بۆ مثلن لە وڵاتانی عەرەبیەکان و هاتووە بۆ ئەوێ، هاتووە بۆ دارفۆر، هاتووە بۆ مثلن بۆ خەرتووم، سەیری هەندێک ئەهرام شتەکانی کردووە لەوێ. اینجا بەعەکسەوە خەڵکێکی ماڵی لە دووبەیە، ماڵی لە بەیروتە، لە لوبنانە، بەس دەچێت بۆ شوێنێکی تر. کەواتە گەشتکردن ئەگەر شوێنەکە خۆش بێ یان ناخۆش بێ کێشە نییە، چێژبەخشینێکی هەیە بۆ منداڵەکە تکایە لە بیرمان نەچێت. وەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بەداخەوە پیاوی وا هەیە لەبەر ڕاوە دینار و دوکان ماڵەوە ناپەرژێ بە هیچ شتێکە. ژنیش پێڵێ ئەم پێنجشەمە جومعە بۆ ئێمە دانەڵێ مەعمیلم زۆرە، من گیانم بە پێنجشەمە جومعە. ئێ باشە سەرت بخوا هەر کۆیەکەیتەوە هەر سەفتەیەکەی، ئاخر مناڵەکانیش دوایی لە پڕێکا سەرەکەی سەردەرچوونین.